بەشداربووی وەرکشۆپی ژیری دەستکردن بۆ هەمووان کە وەرکشۆپێکە دەربارەی ژیری دەستکرد و چۆنێتی بەکارهێنانی بە باشترین شێواز و لایەنە ئیجابیەکانی ژیری دەستکرد چییە کە باسەکرێت. من وەکو ئەزمموی خۆم کە خاوەنی بزنسێکی پشکۆلم ئیسفادەم لێ کردووە بۆ چۆنێتی دانانی پلانەکانی فرۆشتن و بە بازاڕکردنی بەرهەمەکانم و چۆن بە خەڵکی بناسێنم و ئەمەش وە ئەکات ژیری دەستکرد کە کاتێکی کەمترە پێ بچێت کاتە بۆ بگەڕێتەوە جوهدە بۆ بگەڕێتەوە کە ئێمە ئێستا لە سەردەمێکین تەکنەلۆژیە زۆربەی کارەکانمان بۆ ئەکات گرنگە کە ئێمەش لەگەڵ ئەم خێرایی سەردەما بڕۆین و ژیری دەستکرد بەکاربێنین. من یەکێک بووم لە بەشداربوانی وەرکشۆپی AI ژیری دەستکرد بۆ هەمووان. وەکو هەمومان دەزانین کە دنیای AI لەم ڕۆیە هۆکارێکی گرنگە بۆ پێشخستنی هەر بوارێک و کارگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر دنیای کاردا. زۆر سپاسی ڕاهێنەرانی ئەم وەرکشۆپاکەین کە لە ماوەی ئەم 3 ڕۆژەیە لەگەڵمانە ئامادە بوون هەم بە شێوازی تیۆری و هەم بە شێوازی پراکتیکی.